مزگەوتی سەرداری حاجی خالیدی ڕەباتی دەکەوێتە شاری سلێمانی لە گەڕێکی هەواری شار. ساڵی 2013 دەستکراوە بە دروستکردن تێدا لەسەر ڕووبەری 2585 مەتر. ساڵی 2007 کۆتایی هاتووە بە کارەکانی و بەڕووی نوێژخوێناندا کراوەتەوە. پێک هاتووە لە 3 نۆهۆم یەکەم پێک هاتووە لە تەعزیەخانەیەکی پیاوان کە جێی زیاتر لە 700 نەفەر دەبێتەوە و شوێنی نوێژی پێنجپەرزەی تێدایە لە تەنیشتە. وقاتی دووەمی پێگاتووە لە حرەمی سەرەکی کە جێ زیاتر لە 2000 نەفەر دەبێتەوە و شوێنی نوێژی پێشپەرزە جێ زیاتر لە 400 نەفەر دەبێتەوە. کۆی ئەو شوێنانەی کە نوێژی تێدا دەکرێت جێ زیاتر لە 3000 نەفەر دەبێتەوانێ. دیزاینەکەی لەلایەن ئەندازیارێکی شاری سلێمانیەوە دروستکراوە و شێوازێکی معماری ئیسلامی پێبەخشراوە کە دیزاینەکەی یەکێکە لە مزگەوتە نمونەیەکان کە لە کوردستاندا بە ژمارەی دەست دەژمێردرێن. پێگەی مزگەوت لە ئاینی پاشی پیرۆزی ئیسلامدا پێگەیەکی زۆر گەورە مبارەکی هەیە. لەگەڵ ئەو پێگەیە کە پێگەی خواناسی و دینداریە تێیدا، بەڵکو چەندین پێگەی تریشی هەیە. لەوانە پێگەی کۆمەڵایەتی، لەوانە پێگەی سیاسی، لەوانە چەندین پێگەی جیاواز لە زانایانی ئاینی بەڕێز ئەفەرمووی، لە قازی بەڕێزەکان ئەفەرمووی هەمووی دەرچووی مزگەوتەکان بوون. بەڕاستی دەرچووی حوجرە بوون. لە ڕابردوودا حوجرە و مزگەوتەکان پەیامێکی زۆر جوان و زۆر بە پێزیان هەبووە. مزگەوتەکان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە لە ئاشتەوایی پێکەوە ژیانی ناو تاکەکانی کۆمەڵگە و بەبێ هیچ جیاوازیەک. ئەمە بەڕاستی پەیامی مزگەوتەکەواتە مزگەوت پەیامێکی زۆر جوانی هەیە. سمع الله لمن حمده. لە مانگی ڕەمەزانی پیرۆزە مزگەوتەکەمان وەکو هەموو مزگەوتەکانیش تر هەر 5 نوێژە فەرزەتی تیا ئەکرێت و هەروەها ختمی قورئانیشی تیا ئەکرێت بە گشتی خەڵکی فێری قورئان ئەکرێت و هەروەها لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تەراویح ئەنجام ئەدرێت کە خەڵکانێکی زۆر الحەمدولillah ڕوو لە تەراویحەکەن و هەروەها لە دوای نوێژی عەسر و لە دوای نوێژی ئیشا تەوجیهی خەڵک ئەکرێت، ئامۆژگاری جوان بەپێی ئەوەی کە لە قورئان و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم پێشکەش بە خەڵکی ئەکرێت. و هەروەها لە مانگی ڕەمەزانی پیرۆز معروفی جەنابتانە دەشەوی کۆتاییمان هەیە کە شەوانی لەیلەتول قەدرن و بە تایبەتیتر شەوی 27 مانەیە کە خەڵکانێکی زۆر لەم شەوەدا ڕوو ئەکەن مزگەوتەکان.